پارتی نەشتەرگەری لە دڵیدا دەکات. پارتی دیموکراتی کوردستان کۆنگرەی 14 دەبەستێت. شوێنی بەستنی کۆنگرا لە نێو دڵی حەزبەکەیە کە شاری دهۆکە. پارتی ساڵی 1946 دامەزرا. لەو کاتەوە 13 کۆنگرەی بەستووە. دوایینیان ساڵی 2010 بوو. بە گوێرەی پەیڕەوی ناوخۆی حەزبەکە هەر کۆنگرەیەک بۆ 4 ساڵە. دەبوو ساڵی 2014 کۆنگرەی 14 ببەسرایە، بەڵامەوە نەکراو. بەرپرسانی حەزبەکەش هۆکارگەلێک بە ئاستەنگی بەردەم بەستنی کۆنگرە دەزانن. لەوانە هێرشەکانی داعش، تێکچوونی پەیوەندیەکانی هەولێر و بەغدا، قەیرانی دارایی و پەتای کۆرۆنا. لە مێژووی 76 ساڵەی تەمەنی پارتیدا کۆنگرەی 14 قورسترین کۆنگرەی سەردەمی ناکۆکی نەوەکانە بۆ حیزبەکە. پێشتریش تووشی کێشە و قەیرانی ناوخۆی بووە. کۆنگرەی 4 کە ساڵی 1964 بەسرا لەو سەردەمەدا بوو کە ناکۆکیەکانی نێوان باڵی مەلا مستەفا و باڵی مەکتەبی سیاسی با سەرکردایەتی ئیبراهیم ئەحمەد گەیشتە لووتکە. سەرنجام لە کۆنگرەکەدا بڕیاردرا با دوورخستنەوەی ئیبراهیم ئەحمەد، نووری شاوەیس، مام جەلال، عەلی عەسکەری، عومەر دەبابا، نووری ئەحمەد تەها و چەند کەسێکی دیکە لە ڕیزەکانی پارتی. ناکۆکیەکانی ئەو کات لە نێوان باڵی مەلا مستەفا و باڵی مەکتەبی سیاسیدا بوو. جیاوازیەکەی لەگەڵ ئێستا ئەوەیە کە دوو جەمسەری سەرەکی نێوەبارزانیەکان واتە نەوەکان سەرکردایەتی ناکۆکیەکان دەکەن. ئەوانیش نێچیروان بارزانی و مەسرور بارزانین. بەهۆی ڕێکخراوی و دیسپلینی حەزبی پارتی تاوەکو ئێستا هیچ ئەندامێکی حیزبەکە باشکرا باسی ناکۆکیەکانی نێوان دوو جەمسەرەکەی نەکردووە. بەڵام لە ڕەفتار و ڕۆتینی حەزبی و حکومیدا ڕەنگی داوەتەوە. ناوبەناو ناڕاستەوخۆ میدیاکانیان دژ بە یەکتر بەکاردەهێنن کە بە چەکی شەڕی ساردا دەنبێت. لە کۆنگرەی 14دا هەڵبژاردنەوەی مەسعود بارزانی با سەرۆکی پارتی هیچ دوودڵێکی لەسەر نییە. بەڵام لە جێگرەکەیەوە تاوەکو دوایین ئەندام لە بەردەم ململانەیەکی دوو جەمسەرەکەدایە. لە ماوەی ئامادەکاری کۆنگرە و لە هەڵبژاردنە ناوخۆیەکاندا بە ناڕاستەوخۆ باس لە سەرکەوتنی نزیکەکانی هەریەک لە جەمسەرەکان دەکرا. ڕەنگە هەر ئەمەش هۆکار بێت ئەم کۆنگرەیە بەبێ میوانی ناوخۆیی و دەرەکی بەڕێوە دەچێت. لە کاتێکدا لە کۆنگرەی 2010دا دەیان میوان لە ناوخۆ و دەرەوە بەشدار بوون. ناکۆکی ئێستای دوو جەمسەرەکە درێژکراوەی ناکۆکیەکی سەردەمی باوکیانە. لە پاش کۆچی دوایی مەلا مستەفا، مەسعود بارزانی و ئیدریس بارزانی کۆک نەبوون کە بڕکیان دەکرد ببنە شوێنگرەوەی مەلا مستەفا. بەڵام چەند ڕۆژێک پێش کۆنگرەینەوە کە ساڵی 1979 لە زێوەی سەربەورمی ڕۆژهەڵاتی کوردستان بەسترا، ئیدریس بارزانی کشایەوە و مەسعود بارزانی با تێک ڕایدەنگ با سەرۆکی پارتی هەڵبژێردرا. بەڵام ئەوە کۆتایی بە ناکۆکیەکان نەهێنا. چاوەڕێ دەکرێت کۆنگرەی 14ش نەشتێکی وا بگۆڕێ و نە ناکۆکیەکان بەلایەکدا بخات. ئەوەی ئێستا هەیە بۆ کۆنگرەکانی داهاتوو بەجێ دەهێڵێت.